ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. لە ڕاستیدا نەمدەویست لەسەر ئەو قۆناغی کە لە تورکیا دەستی پێکردو ئیتر ناوی لێ بدەین قۆناغیان نا ئەمەشیان نازانم، بەڵام نەمدەویست لەسەرەوە قسە بکەم چونکە هەموو لایەنەکان چاوەڕێ دەکەن کە پازدەی ئەو مانگە ئیتر ئۆجەلان لێدوانێک بدا لە ئیمرالیەوە و لەوێدا ئیتر بڕیارەکانی خۆی و یانیش داواکاریەکانی خۆی بۆ ڕێخستنەکەی بخاتە ڕوو و لە ناو ئەو داواکاریانەدا ڕنگ بێ مەسلەی هەندێک پەیام لە بۆ مەسلەی چەک هەبێ، ئیتر بەکارهێنانی چەکە و یانیش دانانی چەکە و یانیش دەست پێکردنی قۆناغێکە لە بۆ چەکدانان و لە هەمان کاتدا ئەو چەکدانانە کوێ دەگرێتەوە، چونکە پەکەکە ئەوڕۆ ڕێکخراوێک نییە بە تەنیا لە تورکیاوە قەتیسما بێ، پەکەکە لە عێراق هەیە، پەکەکە لە سووریا هەیە، پەکەکە لە ئێران هەیە، پەکەکە لە تورکیاش هەیە بە شێوەیەک لە شێوەکە. ئیتر ئەوەی مەبەستە لێرەدا کە باسی بکەم، ئایا هۆکار چییە کە تەماشا دەکەی ئەمڕۆ کە هێشتا لێدوانەکە نهاتووە لەناو ئەو لێدوانەتدا ئەو شتە هەیە نا و ئەگەر هەبێ چۆن هەیە چۆن نییە ئەمەشیان جارێ نازانین بە هیچ شێوەیەک، بەڵام ئەگەر هاتوو هەش بوو هۆکار چییە کە ئیتر تەماشا دەکەین لە ناو ڕاگەاندن هەم لە سوسیال میدیا و هەم لە مێدیای کلاسیکیشدا تەماشا دەکەین. بەڕاستی گفتوگویەکی زۆر لە هەندێک بواردا زۆر زۆر نابەجێ ئەنجام دەدرێنی لەلایەک وەکو ئەوەی بڵێ کە تێکۆشانی مرۆڤ بە تەنیا پەیوەندی بە چەکەوە هەیە، یعنی ئەگەر چەک هەبوو تێکۆشان هەیە، ئەگەر چەک نەبوو تێکۆشان نییە، ئەگەر چەکت هەبووە تۆ سەرکەوتووی، ئەگەر چەکت نەبووە تۆ دواکەوتووی. بەڵام تەماشا دەکەین لە زۆر شوێندا وا نەبووە، وا نییە. یعنی تەماشای تێکۆشانی فەڵەستینیەکان بکە لە سای حەماس، لە سای حەماس ئەو بزوتنەوەی دیکەش کە چەکی پێنیە تووشی کێشە بووە، تووشی کێشە بووە، ینی مەبەستمان بزوتنەوەی فەتح و ڕامەڵایە. لەوێشدا ئیتر تەماشا دەکەین بە بۆنەی هەبوونی چەک لە دەستی حەماسدا، تەماشا دەکەین لەوێشدا جوولەکە تونندڕەوە فاشیستەکان ڕۆژانە هێرش دەکەنە سەر ماڵ و خەڵکی فەڵەستینیەکاندا. ئیتر لە سایەی چەکی حەماسدا ئیتر تەماشا دەکەین دۆناڵد ترامپێکی شێت هاتووە، ئیتر بە ئاشکرا ئەڵێ بە نزیکەی 2 ملیۆن کەس بە ئەوێ چۆڵکەن و ئەوێ بەجێ بێڵن، من لەوێ هوتێل ساز دەکەم، من لەوێ کامپی گەشتیاری ساز دەکەم، من لەوێ بەهشتێک لە بۆ گەشتیاران ساز دەکەم، بە هەزاران کرێکار ئەتوانن لەوێ کار بکەن، پارە و سەرمایە لەوێ دەرفەتێکی وە دروست دەکەم. باشە ئەگەر هاتوو ئەگەر بەهات بە لە غەزەدا چەک نەبووە چی دروستە بوو، پاشان لەلایەکی دیکە تەماشا بکەین، ینی ئەو چەکە بۆ مقدسە، باشە مقدساتی ئەو چەکە لەکوێدایە، یعنی ئەو چەکە چی دروست کردووە؟ چەک لە کوردستانیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە زۆر وڵاتاندا یانی بۆتە هۆکاری ماڵوێرانی. ماڵوێرانیەکە بە تەنیا کوشتنی مرۆڤەکانیش نییە، ماڵوێرانیەکە بەڵکو کوشتنی ئەخلاقا، کوشتنی کولتورە، دروستکردنی کولتورێکی حیزبی تندڕۆ و دیکتاتۆر و داخراوە، دروستکردنی ئیتر گروپەکانە لە ناو مرۆڤەکاندا، ئیتر ئەمانە هەمویان لە سای چەکەوە دروست ئەبن. بۆیە ئیتر بەڕاستی من بە شتێکی بێمانای دەزانم کە ئەمە لەو حاڵەتەدا ئەم جۆرە گفتوگوێ و ئەم جۆرە بیرکردنەوەی زۆر زۆر باوە. جا لەوەش ناخۆشتە بیرکردنەوەکە نەوەکو لەلایەن خەڵکانێک کە پەکەکە ناناسن لە دەرەوەی پەکەکەن، بەڵکو خەڵکانێک لە ناوەی پەکەکەشدا هەن و تەماشا دەکەی وەکو بڵێ بە شێوەیەک لە شێوەکە نیگەرانن لەوەی کە ئۆجەلان بڵێ سەردەمی
تێکۆشانی چەکداری نەماوە و ینی چەک ئیتر لە مەودووە ڕۆلێک نابینی. باشە چەک لە کوردستانی تورکیادا لە هەموو تورکیادا لە 10 ساڵی ڕابردوودا چی کردووە چەک لە تورکیادا؟ یعنی لە پێشتر گەڕێ، بەڵام لە 10 ساڵی ڕابردوودا چەکەکەش خۆ ناتوانانی بتەقێنی و چەکەکە دەتەقێنی بەتەنیا خۆت دەکوژی، خۆ کەسیش ناکوژی. ئەوە هەموو چالاکیەکان دیارن، ینی چی بووە؟ پاشان تۆ لەوەدا چ دەگۆڕی؟ هیچ شتێک ناگۆڕی. ینی هاوڕێیان تەماشاکەن مەسلەی بەکارهێنانی چەک لە لای بزوتنەوەیەکی وەکو پەکەکە مانایەکی زۆر تایبەتتری هەیە لە پەرسپەکتیف و ڕێنماییەکانی ئۆجەلانەوە. ئەگەر تەماشای بابەتەکە بکەین و ناچارین لەوێوە تەماشاکەن، چونکە سەرچاوەکە ئەوە بڕیاردەرەکە ئەو بووە، ئەوەی ئەو ڕێخستنەی دروست کردووە و قاڵبە ئیدۆلۆژیەکی پێداوە هەتاوەکو ئێستا هەر ئەوە نیە. ئۆجەلان لە ساڵانی هەفتاکاندا ینی هەوڵ ئەدا بزوتنەوەیەکی ڕزگاری نیشتیمانی دروستکە. لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی ئەتو پێویست بە ناسیۆنالیزمە. ناسیۆنالیزم لە جیهاندا لە ئەوروپادا لە شوێنێکی بڵێن وەکو ئیرلندادا چێ دروستی دەکا؟ بورژوازی دروست دەکوانیش لە کاتەلانوانیا بورژوازی دروستی کردوانی بورژوازی دروستیەکانی بورژوازی سەرۆکایەتی بزوتنەوەیەک دەکا، بەرژەوەندەکەشی لەوێدایە بۆ ئەوەی ئامانج لەوێدا دروستکردنی دەوڵەتێکی سەر بەخۆیە. لە کوردستانی تورکیادا تەنانەت لە تورکیاشدا لەو سەردەمەدا بورژوازی نییە. لە کوردستاندا چێ هەیە؟ چینی حاکم، چینی سەر و چینی حاکم شێخەکانن، ئاغاکانن، خاوەن زەوینە و هەندێک بازرگانی بچووکیش هەنا و ئەمانە بەرژەوەندیەکانیان لەکوێیە؟ ئەمانە بەرژەوەندیان لە ناسیۆنالیزم و جیابوونەوە دای نەخێر، بەرژەوەندیەکانیان لەگەڵ بەرژەوەندی دەوڵەت ئاوێتە بووە، نایانەوێت لە دەوڵەت دابڕێن، هەتاوەکو ئێستاش وایە. لەو حاڵەتەدا ئیتر ئۆجەلان چ دەکاتن؟ ئیتر لە جیاتی بورژوازی، چونکە بورژوازی نییە و بنەمای چینایەتەکەی پرۆلێتاریایە، بەڵام لە شوێنێکدا کات و بورژوازیت نەبوو، پیشەسازیت نەبوو، کارگەت نەبوو، ئەتو لەوێدا پرۆلێتاریاش نابێ. لەوێدا ئیتر ئەو پەرتووکەی ئۆجەلان هەیە ڕۆلی لە کوردستاندا ڕۆلی تونند و تیژی، یعنی لە ڕێگای چەک لە ڕێگای تونند و تیژی کەسایەتی دروستەکە و خۆم دەسەپێنە، چونکە وەکوتمان چینێکی هۆشیار لەو بینەدانە، ئەو چینێک کە هەشە لادەیەکەشی تەنانەت بەشێکی زۆری و شاریەکەی بە تایبەتی هەمووی ئاسیم لە بووە. هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەین شوێنی ئاسیملاسیۆن چەند گەورەی لەناو پەکەکەشدا. بڕۆ تەماشای تەلەڤیزیۆنەکانیان بکە، تەماشای قسەکردنیان بکە، تەم بڕۆ ناو کۆمەڵەکان، زۆر بەدەگمەن گوێت لە کوردی دەبێ وانە. ئەمە کێشە گەورەکەیە ئیتر لە بۆ هەندێکدا لە ڕێگای تونند و تیژیەوە ئەم کارە دەکە و ئەمە لە ڕاستیدا لە ساڵانی 90ەکاندا ئیتر لە سەرەتای 90ەکاندا کۆتایی پێ هاتە بوو، دەبواە کۆتایی پێ بهێنراباوە لە 90ەکاندا بە تایبەتیش 93 بەدواوە شەڕی چەکداری جگە لە زیان لە بۆ ڕێکخراوەکە هیچی دیکەی دروست نەکردووە. بەڵام تەماشا دەکەین لە زۆر بواردا ئیتر ئەمڕۆکە ئەم ڕێخستنە هەروەکوتم لە هەر چوار بەشی کوردستاندا لە ئەوروپادا ڕێکخراوی هەیە، مێدیایی هەیە، کاری لۆبی هەیە، ئیتر لە هەموو شوێنەکاندا ڕێخستنی هەیە، جەماوەرێکی هەیە، حیزبی لەگالی هەیە، ئەچێتە ناو پەرلەمان. ئەمانە هەمویان ئەمڕۆکە پێمان دەڵێ کە ئیتر ئەو شتەی ئەو ئامانجەی کە چەکی بۆ بەکار دەهێنرا ئیتر ئەمە پێک هاتووە، وایە نا ئەمە پێک هاتووە. یعنی چەک خۆ لە بۆ ئەوە نەبووە ئەم بچم
ئیتر دەوڵەتی تورکیا بڕۆخێنم عراق بڕۆخێنم ئەم شتانە لە خەریتەی لە مێشکی ئۆجەلاندا شتیوە نەبووە بەڕاستیەمە ئەمە لێکدانەوەیکی زۆر زۆر هەڵەیە و ئەمە ناشکرێ خۆ کەسێکی وەکو ئۆزەلان کە توانی بێتی ڕێکخراوێک دروستکە بە باڵێکی لە ئەوروپا بێ باڵێکی لە شاغ بێ باڵێکی لە دیمەشق بێ حیزبی لەگالی هەبێ بیری لەوە کردوتەوە کە ئەندامی وڵاتێکی وەکو تورکیای ئەندامی ناتۆ دومین هێزی ئەندامی ناتۆ بە کلاشینکۆف ناڕوخێوانە کەواتە لێرەدا ئیتر ئەو بیانوەی کە چەکی بۆ بەکارهێنرا ئەو بیانوە وەکوتم لە نۆوەتەکان بەدواوە نەماوە هەتا وەکو ئێستا هاتووە ئیتر وەکو نەخۆشیێکی لێ هاتووە هەتا وەکو ئێستا هاتووە و ئەمڕۆکە ئەگەر هاتوو من نازانم ئۆزەلان بانگەوازیەکی وا دەکەی یان نا ڕنگ بێ بیکە و بێگومان ڕێنمایەکی دەبێت لە بۆ مەسەلەی چەکداناندا یعنی ناڵێم چەکدانان بەکارهێنانی چەک بەڵام ئەمە کۆمەڵێک ڕێگاو ئەوەی هەیە مەسەرەن تەماشای ڕێککەوتنی ئیرا بکەن لەگەڵ بەریتانیاوانە ئیتر لە دوای ڕێککەوتنەکە کە تۆنی بلێر ئیتر ئەوەی کرد دەست پێش خەریەکە زیاتر تۆنی بلێر کردی ئیتر چەندی خایەن هەتاوەکو چەکەکان بە تەواوەتی بێدەنگکران و یانیش نەمان چەک لە ئارادا نەما 12 ساڵی خایەن 12 ساڵی خایەن ینی ڕاستە ئێستا کە تەماشا دەکەین دەوڵەتی تورکیا شتێکی وا دەڵێ با یەکسەر چەکەکانیان تەسلیم بکەنەوە ئەم جۆرە شتانەوە ئەوە ئەمانەش واقعینین و ئەمە ڕەنگ بێ پەیوەندی بە گوتاری دەوڵەتی تورکیاوە هەبێ لە بۆ جەماوەرەکەی چونکە لە ناو کۆمەڵگای تورکیدا لە ناو کۆمەڵگای تورکدا مەبەستمان ناسیۆنالیزمی تورکە زیاتر مەبەستمان هەموو تاکەکانی کۆمەڵگای تورکیا نیە چونکە لەوێشدا بیرکردنەوەی جیاواز هەیە بەڵام کە تەماشای ناسیۆنالیزمی تورکی دەکەی ئیتر کللتورێکی وای هەیە یعنی من گفتوگۆ دەکەم هەوڵەدەم لێت تێبگەم و تۆش هەوڵ بدە لێن تێبگەی نییە لە کللتوری تورکدا فتوحات هەیە بەسەردا زاڵبوون هەیە سەرکەوتن هەیە و شکست هەیە ئیتر لە سەردەمی عوسمانیەوە هەتاوەکو ئێستا خۆ عوسمانیەکان بەر لە جەنگی جیهانی یەکەمیندا ئیتر ئەو نیشانیان لەلا هەبوو کە دەوڵەتی عوسمانی لە بەرامبەر مەترسیی زۆر زۆر گەورەدایە و دەبێ بگۆڕدرێ و دەبێ گۆڕانکاری لە خۆیدا بکە و هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر جۆن تورک و ئیتیحاد و تەڕەقی و ئەم جۆرە شتانە دروستەون بەڵام لەبەرەوەی خاوەن کللتورێکی وهایە کە یان دەبێ ئەتۆ بەسەری دازاڵ بێ یان دەبێ بەسرت دازاڵ بن لە شەڕدا بتبەزێنن لەسەر چۆکت دابنێن ئینجا ئەتۆ ڕێککەوتن دەکەی ئیتر دەوڵەتی عوسمانی کۆتایی پێیان و ئەم کللتورە هەتاوەکو ئێستاش باوە بەڵام وا پێدەچێتر سەرانی دەوڵەتی تورکیا لە کرداردا شتێک دەکەن لە گوتاردا شتێکیکە دەکەن ئەمەیان بابەتێک و ئەمەیان دەگات بەکوێ ناگات بەکوێ بەڕاستی ئێمە نازانین چونکە لە کاتێکدا کە دەوڵەتی تورکیا بە تایبەتیش دەوڵەت باخچەلی هاوپەیمانی ڕەزت تەیب ئەردۆغان و شریکی حکوومەت ئەو دەست پێش خەریە کردووە تەماشا دەکەین لە کرداردا نەوەک بەتەنیا بە نسبەت کوردەکان بە نسبەت تورکەکانیش بە تایبەتی بە نسبەت حیزبی سەرەکی ئۆپۆزیسیۆن جاپا تەماشا دەکەین بەڕاستی ڕەوشێکی زۆر زۆر جیاوازتر لە تورکیادایە ڕۆژانە خەڵک دەخەنە زیندان کەسێکی وەکو ئیکرام ئیمامۆغڵو کە 3 جار لە هەڵبژاردننی ئیستەمبۆڵدا بردووتیەوە ینی هەڵبژاردننی ئیستەمبۆل دەکە 20 میلیۆن کەس لەبیر مەکە 20 میلیۆن کەس دەنگی پێداوە
ئینجا ئێستا کە لە دووسێ شوێندا ئیتر دۆزی لەسەر کراوەتەوە 7 ساڵ زیندانی و چی ئەگەر لە بەرامبەر ئێکرامە ئیمامۆغڵو شتێکی وا بکەن لە بەرامبەر ئەوانی دیکە چی دەکەن لە دوێنێەوە ئیتر تویتەری 30,000 دام و دەستگا و کەسایەتیان داخستووە 30,000 کەناڵی تویتەری یوتیوبیش دایانخستوویتر ئەوانەی تەنەنەت لە ئەوڕۆپاشن شتێکی وایان کردووە کە لە تورکیا کەس نەتوانێت کەناڵەکانی ئەوان گوێ لێ بگری و بیکاتەوە تێگەی یعنی ڕەوشێکی واش لە ئارادایە بەڵام ئەمانە هەموو بە جێگای خۆی من پێم وایە ئەوەی کە دەگوزەرێ ئەوەی کە تورکیای بزواندووە ئەوە تورکیا بەخۆی نییە بەڵکو ئەم پێم وایە هێزێکی دەرەکیە هێزێکی دەرەکیە تورکیای پێویستە لە بۆ قۆناغێک ئەو قۆناغە چێ زاری نازانین لە بۆ هەندی لێرەدا کوردەکانیش بە هەڵەتەیەکەن مەسەڵەن زۆر کەس لە کوردەکان هەنا ئاخر ئێمە بۆ چەکدا بنین ئەوە تورکیا خەریکە دەڕوخێ ئەوە تورکیا لە ناتۆ دەردەکەن ئەوە تورکیا لە ناو دەچێ ئەسڵ و ئەساسی ئەو بابەتە نییە ئەسڵ و ئەساسی ئەو بابەتە نییە بەڵکو دەیانەوەی تورکیا ئەیار بکەن بەڵام بچووکردنەوەی تورکیا ڕوخاندنی تورکیا بێهێزکردنی تورکیا ئێمالکردنی تورکیا ئەسڵ و ئەساسی نییە چی هەیە ئەوەی هەیە لە کوردستاندا بەتایبەتیش لە سووریادا هەڵومەرجێک دروست نەبێ شەڕێکی گەورەتر دروست نەبێ بۆ ئەوەی هێزەکانی دیکە کە لە گەمەکە دەرکراون لە ڕێگای ئەم شەڕەوە بێنەوە ناو گەمەکە لێم تێگەن یعنی بریتانیا ئەوە چەندین ساڵە لە 2015ەوە هەتاوەکو ئێستا جەبهەتە نوسرا ئیتر پەروەردە دەکا تێر خواردنی دەکا لە ئیدلیب کۆی دەکاتەوە پەروەردەی دەداتێ دیزاینی ئەداتێ لە بۆ چییە؟ لە بۆ ئەوە بوو کە رووسیا و ئێران لە گەمەکەدا دەرخە بەڵام ئێستاکە لەو هەڵومەرجەی ئێستادا ئەگەر بێت و لە سووریادا شەڕک بێتە ئاراوە و ئەو شەڕە زۆر زۆر گەورە بێت چونکە هێزەکانی سووریای دیموکراتیکیش هێزێکی کەم نییە زیاتر لە 100,000 چەکدار خەڵکی مەدەنیشی بخەسەر و لەو کاتەدا کە شەڕێک دروستە بێ ئەگەری ئیتیفاقیشی هەیە ئیتیفاق لەگەڵ عەلەویەکان ئیتیفاق لەگەڵ ئەوانی جەبهەی باشوور ئەوانەی دارا ئیتیفاق لەگە دوورزیەکان ئەمانە هەمویان ئەگەرن حتا ئیتیفاق لەگەڵ حیزب الله ئەمانە هەمویان ئەگەرن ئەو کاتە ئیتر ئەوان ئەو گەمەیان لە بۆ چی کرد لە سووریا یعنی پێم وایە ناوەڕۆکی بابەتەکە پەیوەندی بۆوە هەیە لە بۆ هەندێک ئەوانەی کە پێیان وایە ئیتر تورکیا دەڕۆخێ بۆیە وای کردووە تورکیا لە ناچاری وای کردووە ئەمەش ڕاستێکی زۆر زۆر لە خۆ ناگرین تورکیا هەتاوەکو دەچێ زۆر بەهێزەوە لە ناوە خۆدا بەرەو دیکتاتۆریەت و تۆتالیتاریەت دەچێ ئەوان بە هیچ شێوەیەک ئامادەنین دەسەڵات ڕادەست بکەن و هەر کەسێکی باسی هەڵبژاردن بکە و بە تایبەتیش ئەو کەسە لە هەڵبژاردندا کارتی گەورەی لێدەستداوێ ئیتر یان هەڵبژاردننی لێ قەدەغە دەکەن و یانیش دەیخەنە کونجی زیندانەوە بەڵام دایان هەوێ بە شێوەیەک لە شێوەکان ئیتر ئەو ڕەوشەی ئەو کەپسولەی ئەو فتیلەی کە لە نێوان کورد و تورکەکاندا هەیە ئەو فتیلە ئاگر نەگرێ ئاگری تێبەر نەدرێ هەموو پرۆسەیەکیش هەموو پیلانێکیش ئەگەری گۆڕانکاری هەیە چونکە پیلان ئەوە نییە لە شەڕدا لە سیاسەتدا پیلان ئەوە نییە کە ئەتۆ ئەوەی خەیاڵت بۆی کردووە ئەوە دەرەچێ زۆر جار شتێکیکە دەرەچێ ئەوانەی شەڕیان کردووە شەڕیان بینیوە
دەزانن ئەمە لە دوای تەقاندنی یەکەمین گولە ویانیش لە دوای جێبەجێکردن یەکەمین هەڵمەتی سیاسی ئەکرێ هەندێک شت بگۆڕدرێن کە کەس چاوەڕێی نەکردووە حتا لایەنی پیلاندانەر چاوەڕێی نەکردووە و زیان بەخۆی بگەین ئیتر لە بۆ هەندێ ئۆجەلان ئەو دەرفەتە دەقۆزێتەوە وە لێرەدا وەکو وتم مەسەلەیەک کە پەیوەندی بە چەکەوە هەبێ بەو شێوەیە ئەو چەکە لە تورکیادا ئێستاکە بەکاربێ و بەکارنێ سوودی چییە من تەنانەت گوێم لە لێدوانەکانی مراد قەرەیەڵان و ئەمانە ژێرد کە باس لەوە دەکا چەک دانانن وەیانی باس لەوە دەکا ئیتر ئێمە کۆتاییمان بە چەکی درۆنی تورکی هێناوە ئەمە لایەنی پرۆپاگەندەی هەیە بێگومان و ئێمە چەکدانانین ڕنگ بێ دوو لایەنی هەبێ ینی یەکلی یەک لایەن ئەوە بکە کە چەکدانەنێ بەڵێ ڕاستیش دەکا ینی حتى چەکدانان ئەوێکی زۆری دێ بێگومان بەو شێوەیە دەربڕین ئەگەری ئەوەشی هەیە ئەگەری ئەوەشی هەیە بیهێوێ دەستی ئۆجەلان لە ئیمرالی بەهێزتر بکە یعنی ئۆجەلان بڵێ تەماشاکە ڕێخستنەکە قبول ناکە چەکدانانێ وە ئێستاکە چەچیان بەدەستە چەچی نوێیان کەوتۆ دەست ئەتوانن فڕۆکەکانتان بخەنە خوارەوە لە بۆ هەندێک کاوەرن ئەمانە ئیقناع بکەین بۆەوەی ئەمانە ئیقناع بکەین دەبێ ئێوە هەڵومەرجێک بەئافرێن یعنی شتێکیان پێ بدەن کەس لەخۆیەوە چەکدانانێ ڕنگ بێ پەیوەندی بۆەوە هەبێ بەڵام ئەمە لەناو مێدیادا لەناو خەڵکدا تابلۆیەکی وا دروست دەکاتن کە گرنگی ئۆجەلان لە پرۆسەکەەوە تەنانەت لە بۆ حرەکەتەکە کەمتر دەکاتەوە بچوکی دەکاتەوە وەکو ئەوەی کە ئۆجەلان ئیتر بیهەوێ بێتە دەرەوە پەلەپەلەتی بۆەوەی چەکدا بنێ و تەسلیم ببێ و بە پێچەوانەشەوە هەندێک لە شاخەنە قارەمانن ڕزگارکەرن ئافرێنەرن ئەمانە ڕێگانادەن عەبدوڵڵا ئۆجەلان خیانەت بکە ئەو تابلۆیە دروست دەکات و ئەمە چەندین مەترسیتەیە یەکەمیان ڕاست نییە دووەمینیان مەترسی ئەوە دروستەکە کە لە نێوان بزوتنەوەکە و ئۆجەلاندا دابڕانێک دروست ببێ و ئەمەش مەترسیی زۆر گەوریە چونکە ڕێکخراوی کاریزماتیک وایە کە ئەتۆ کاریزمایەکەت لێ سندەوە ئیتر دەکەوێ دادە تەپێ یعنی بزانە لە 2013ەوە هەتا وەکو ئێستا جگە لەو 5 کتابانی کە ئۆجەلان نووسیویەتی پەکەکە داری لە سەبەرداناوە لە بواری فکری و سیاسی و استراتیژی و تیۆریدا یەک وشەم بۆ بێنێ یەک ڕستەم بۆ بێنەوە نییە کەواتە چۆن ئەتوانێت تۆ شتێکی وا دروست بکەی ناڵێم بە نیازێکی خراپ وا دەکەن بەڵام لە کرداردا شتێکی وا دروست دەبێ ئەمە مەترسیی زۆر جددیە پاشان ئۆجەلان دەرناکەوێتە دەرەوە ئۆجەلان بێتە کوێ من لە بەرنامە پێشوش دەباسم کردووە بێتە کوێ یعنی دەوڵەت ڕێگە نادا وانە ئۆجەلان بێ لە بروکسل دابنیشێ ڕێگە نادا بچێتە هەولێریش هەرچەندە هەولێر لە تورکیا زۆر مەترسیدارترە ڕنگ بێ ئۆجەلان هەر بەخۆ بیهێوێ نەیهەوێ لە ئیمرالی بێتە دەرەوە چونکە جێگایەکی پارێزراو لە بۆ ئۆجەلان نییە دەیەوێ ئەو کارەی کە هەیە بوو تەواوی بکە بێگومان و دەرفەتێک دروست بکە زۆر جار وەکوتم دەرفەت لە نەبووندا شتی گەورە دروستە بن ویانیش لە شتی بچووک دەشتی گەورە دروستە بن ویانیش لە پیلانێکدا کە ئەتۆ هیچ هەست ناکەی شتی دیکەی لێ دروستە بێ ئەمە زۆر گرنگە یعنی چێ باوەڕی دەکرد لە غەزە شتێکی وا ڕوو بدە و چێ باوەڕی دەکرد ئەمە ببێتە هۆی کوشتنی نزیکەی 50,000 کەس و ئەمڕۆکە ببێتە هۆی کۆتایی هێنان بە قەزیە فەڵەستینی چه باوەڕی بەمە دەکرد کەس باوەڕی بەمە نەدەکرد وانە
چه باوەڕی بەمە دەکرد کە ڕژێمی ئەسەد کە 13 ساڵ ئەو بەرگریەی کرد نەتوانێت 3 ڕۆژ بەرگری بکە ئەم جارە کەس تەوەقعی ئەوەی نەدەکرد یعنی شتەکان بەو شێوەیە دروست دەبن خۆمەرز نییە بەریتانیا زانی بێتی کە ئەحمەد شەڕح هەتا وەکو دیمەشق ڕاناوەستەوە یانیش ئەسەد ڕادەکە ڕەنگ بێ ئەویان نەزانی بە ڕنگ بێ پیلانێک چکیان هەبوو بێ یعنی ئەمانە هەمویان ئینسان دەبێ حسابی بۆ بکە وە لە هەمووی گرنگتر مەسەلەکە مەسەلەیەکی کولتوریە یعنی تێکۆشان بە کولتور دروست دەبێ تێکۆشان بە چەک دروست نابێ چەک لە هەندێک شوێندا وەکوتم لە سەرەتادا لە وەزعی ئەو کاتێک کوردستانی تورکیادا مانایەکی هەبووە نیازی بەکارهێنانی چەک ئەوە بووە ئەو نیازە ڕنگ بێ لە سەدا سەد ڕاست نەبوو بێ بەڵام هەڵومەرزێکی هەبووە و ئێستاکە ئەو هەڵومەرزەوەیان ئەو بیانوە نەماوە ئێستاکە کاتی ئەوەیە تێکۆشانێکی کولتوری گەورە بکرێ وەدەوە دەبێ لە جیاتی ئەوەی پرۆپاگەندەکردن وەڵا چەک دانانین چەک دادەنین ئەو جەلان واناڵێ وەڵا واڵێ مراد قەرەیلان گوتی نەخێر ئێمە چەکی دژە فڕۆکەمان دروست کردی ئەچی ئەنقەرە دەسووتێنین وەکو ئەوەی هەموو زاری ئەم زۆرە شتانەمان بینیوە لە جیاتی ئەمە دەبی زەمینە دروست بکرێ بەڕاستی لە هەموو شوێنێکدا بۆ ئەوەی تێکۆشانێکی کولتوری و بەرفراوان دروست بکرێ تێکۆشانی کولتوری زۆر گرنگە مەسەڵەن ئەوەی ئێستاکە لە سلێمانی دەقەومێ ئەمە لە بۆ کوردستانی عراقیشدا شیری زۆر گرنگە وا دیارە من لایەنگری ئەوە نیم ئەو مانگرتنە درێژە بچێشێ بەڵام مەبەستم لەوێ تێکۆشان و دۆزینەوەی ڕێگای جیاواز چالاکی جیاواز و چالاکیەکان بە تەنیا مانای حەماسەت و ڕسمگرتن و وێنەگرتن و خۆ دەرخستنی نەبێ بەڵکو لە بێگومان لەناو هەموو چالاکێکدا ئەم جۆرە شتانە نەدەبن ئەمانە بیانونین بۆەوەی چالاکی نەکرێ بەڵام مانایەکی فکری گەورەی هەبێ و ئەمڕۆکە لە کوردستانی تورکیادا ئەمە دەکرێت و لە کوردستانی تورکیادا تەماشا دەگەین لە هەر شوێنێک لە هەر کاتێکدا کە چەک بێدەنگ بووە تێکۆشانەکە گەورەتر بووە لە 2013دا بە سەرۆکایەتی سلاحەدین دەمیرتاش دەنگەکانی هەدەپە گەشتنە چه ئاستێک لە سەدا 13 و 14 گەلێک زۆرە ئەوە لە کاتێکدا ڕوویدا کە چەکان بێدەنگ بوون بەڵام لە کاتێکدا کە چەکەکان دەتەقن ئەمە ناکری و ئەوە خەڵک ئەمە ناکە چونکە خەڵک هەیە بەرژەوەندی لەوەدانە لەگەڵ هەدەپەدایە لەگەڵ بزوتنەوەی کوردیدایە بەڵام بەرژەوەندی لەوەدانە کە چەک بتەقێ ئەتۆ لە دیاربەکر ڕێستۆرانتێکت هەیە حەزەکەی ڕۆژانە سەدان کەس لە ئیستانبول لە ئەنقەرە لە ئیزمیر لە مانیسیا بێن سەردانت بکەن وانە هۆتێلت هەیە شوێنێکی گەشتیاریت هەیە لە شەڕناخ دەتەوێت خەڵک بێ گەشتیاری بکە بەرژەوەندەکەت لەوەدانە کە چەکە ئەتۆ بەکاربێنی لە کاتێکدا کە ئەو چەکەش هیچ سوودێکی نییە هیچ واتایەکی نییە ئەو قودسیەتەی چەک هەمان ئەو عەقلیەتەی دەوڵەتی تورکیایە وەکوتم دەوڵەتێکی فتوحاتیە بە تەنیا باوەڕی بە فتوحاتی ئێستا دەوڵەتی تورکیا بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دارێک لەسەر بەردێک دانانێ ئەو هەموو دەرفەتانەی دەکەونە دەست لە عێراق لە سووریا لە یەمەن لە فلان شوێن لەبەرەوەی باوەڕی بە داگیرکاری هەیە باوەڕی بە فتوحات هەیە باوەڕی بە ئاوێتەبوون و تێگەیاندن و لێ تێگەشتن نییە باوەڕی بە ڕێککەوتنی خۆویستانە نییە باوەڕی بەوە هەیە پارچە خاکێک داگیر بکە و بڵێ ئێمە ئەوەمان داگیر کرد و ئێمە ئەوەینە وەکو چەند مەترە ئاردێک لە سەرەکانیە سەحرایەک دارێکی لێشی نابێت
شوێنێکی زووری گەرم بەکەلێکی سنایە. ئەمە کللتوری تورکە، ئەوە کللتوری فتوحاتە، کللتوری شەڕێکیان لەناو کوردەکانیشدا. ئەو مەسەلەی چەک وای لێ هاتەوە بۆتە ناموس، بۆتە شەڕەف. لە کاتێکدا تەماشا دەکەین ئەو کللتورە خراپەی کە لە سای چەک دروستە بێتن، ئیتر گەندەڵی دروستەکە، دیکتاتۆریە دروستەکە، دواکەوتوی دروستەکە، کللتوری حیزبی دواکەوتو دروستەکە، وەکو ئەوەی لە کوردستانی عراقدا دروست بوو. ئێمە خوێنمان ڕشتووە، تۆ خوێنت نەڕشتووە، ئێمە شەهیدمان هەیە. ئەوە لە کاتێکدا هەمومان دەزانی کوردستانی عراق یەکەمین جار ناحەقی لە شەهیدەکانی کردووە، یەکەمین جار بنەماڵەی شەهیدەکانی خۆی گەندەڵ کردووە. چونکە ئەگە بنەماڵەیەک گەندەڵ نەکرێ، ئەو بنەماڵەیە سبەینێ پێیان ئەڵێ کاکە کوڕەکەی من لە پێناوی دیموکراسی و ئازادی و پێشکەوت و خوازی شەهید بوو، تۆ چ دەکەی؟ بەڵام ئەگە گەندەڵت کرد، پارەت پێدا، عەرزت پێدا، ئەم قسەی ناکات. چ دەکاتن؟ شەهیدەکان دەکاتە سومبوڵ، هەموو ساڵێک 5,000 ڕسمەکانیان لە فێسبوک بڵاو دەکاتەوە، هیچی دیکەش ناکە لە ڕووی فکری، لە ڕووی کللتوری. ئاحمەقەکە، بێدەماغەکە، دەوارێکە. بنەماڵەی شەهیدان ئێستا کە تەماشا هەموویان لەو ئاستەدانە، لەوەی کە شەهیدەکانیان بپەرستن، ساڵی 2,000 لە فێسبوک بڵاویان بکەنەوە، موچەیەک وەربگرن، پارچە عەرزێک وەربگرن، هیچی دیکە ناکەن. هیچی دیکە ناکەن. ئەمە لە چەوە دێمە؟ لە کللتوری چەکداریەوە دێ. کللتوری چەکداری کاتێک بە تایبەتیش کاتەکەی خۆی تێپەڕان ویانیش پێویست نەبووی تر، ئەتۆ بەکارت هێنا ئەمەی لێ دروستە بێ. ئەمە لە هەموو شوێنێکەیە. وەلەوە کێشەکە لەوەدایە کللتوری چەکداری دواکەوتو یەک دروستەکە، گەندەڵ یەک دروستەکە کە ئەتۆ هەتاوەکو دەستی لێ بەرنەدەی نابینی. کێشەکە لەوەدایە ئێستا. یعنی تەماشاکە من لەوە دەترسم زۆر جار لەگەڵ زۆر برادر ئەوم باس کردووە، ئایا لە ڕۆژ ئاوادا کاتێک شەڕاوەستا، ئەگەر شەڕاوەستا ئێمە ئەو کاتە عیب و عارەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک دەبین، ئێستا نابین. کاتێک شەڕاوەستا ئاشتی هاتە ئاراوە، ئینجا ئێمە عیب و عارەکانی کادرەکانی پەکەکە بە تەواتی دەبین. ئێستاکە لە ژێر دەمامکی شەردا خۆیان دەشارنەوە. هەموو کللتورێک کە شەڕی تێدا بوو، جەنگی تێدا بوو، وەهایە. ئەمە تایبەت نییە بۆ ڕێکخراوێک. و ئەمە مەترسیەکانی ئەمەە لە بۆ هەندێ بە پێویستم زانی ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە بدەم. وایە دیسان من نازانم بەڕاستی 15 ئەو مانگە ئەو زەلان لێ دوانێک ئەدا، لێ دوان ئەدا نادا، لێ دوانەکەی چۆن ئەدا، لە لێ دوانەکەی دەچی هەیە، بەڵام ڕێنماییەکی لە بۆ ئەو هەموو بابەتانە دەبێت. ئەوەی لێرەدا هەڵەیە لە ئێستاوە ئەتۆ بێی کللتوری شەڕ چەک وەکو تاقە سەرچاوەیەکی ژیان، وەکو تاقە سەرچاوەیەکی تێکۆشان ببینی. ئەمە لە کاتێکدا ئەو کللتورە وەکو باسم کرد لە زیانێکی زۆر گەورەی هەیە. وەکو باسم کرد تورکەکان بوو لە سووریا ئەنجام وەرناگرن لەبەرەوەی چاویان لە داگیرکاریە، چاوی لە فتوحاتە. دەبێ هەموو کەس لەژێر ئەمری ئەودا بێ، حتا لەگەڵ ئەحمەد شەرعیش نازان ڕێک بکەون، چونکە پێیان وایە دەبێ لەژێر ئەمری ئەوان دابێ هەموو شتێک. ئەگەنا دەرفەت ئەو دەرفەتەی لە بۆ دەوڵەتی تورکیا دروست بووە لە 11 سپتێمبەرەوە هەتاوەکو ئێستا، ئەو دەرفەتەی لە بۆ دەوڵەتی تورکیا دروست بووە لە بۆ ئیسرائیل دروست نەبووە خۆ، بەڵام نازانی بەکاربێن، چونکە کللتورەکە وایە کللتوری فتوحاتە، کللتوری شەڕە، کللتوری داگیرکاریە. ناڵێم کوردەکان کللتوری داگیرکاریان هەیە، بەڵام ئەڵێم کوردەکانی کللتوری چەکیان هەیە، چەک، ناموس،
وەکوتر شتەکانی دیکە نابینرێن وە گرنگی پێ نادرێن. ئەمە لە کاتێکدایە ئێمە بەتەنیا ڕێگایەکمان لە پێشە و ئەگەر ئەو ڕێگایە باش بەکاربێنی مەبەستم تێکۆشانی بەرفراوانی کولتوریە، ئەمە کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەترین دەستکەوتیان هەیە، چونکە کوردەکان لە زۆربەی وڵاتەکاندا وجودێکی زۆر زۆر گەورەیان هەیە. ئەمە زۆر زۆر گرنگە لە بواری کولتوریەوە ئەو تێکۆشانە بکەیت. لە سووریادا بۆ نمونە ئەو کولتورەی ئەو مۆدلەی خۆسەری دیموکراتیک بە هەموو کەم و کورتەکانیەوە، یەکسانی ڕەگەزەکان، زۆربوونی ڕەگەزەکان، زۆربوونی نەتەوەکان، زۆربوونی ئاینەکان بەیەکەوە ژیانیان، ئەگەر ئەمە پەرەی پێ بدرێ و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ لە چوارچێوەی کولتوری شەڕ و کولتوری جەنگ دەری بخەی و لە چوارچێوەی ئەمەی دەری بخەی چێ کادری حیزبیە چێ کادری حیزبی نییە و لەمەدا دەری بخەوە دەرفەتێکی زۆر زۆر گەورەیە لە بۆ ئایندەی سووریا کە چاوت لێ بکەن. لە کوردستانی عراقیشە زەمینی ئەمە هەبوو، بەڵام ئێستا کە لە کوردستانی عراقدا تەماشاکە لە سلێمانی چ بەزمە، ئێستاکە لە بەسڕاوە، لە بەغداوە، لە حیلەوە، لە کەربەلا و نەجەفەوە خەڵک سواری تیارە دەبێ دێنە سلێمانی ئیتر سەردانی خێمەکان دەکەن، سەردانی مانگرتوان دەکەن و ئەوەی لەمە تێناگا و گاڵتەی پێدەکات دەسەڵاتەکەتە. ئیتر تەماشا دەکەی لەلایەک ئەڵێن ئەمانە حەشدی شعبینە جوێنیان پێدەن، ئەمانە نۆکەرن، ئەمانە ئەو چادرە نازانم چێ دروستی کردووە، چێ دروستی قسەی هیچ و پوچ و بێمەعنا. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش، هیوادارم لە 15 ئەو مانگەدا ئیتر شتی خۆشمان بێنە بەرگوێ و کۆتایی بەم شەڕ و ملانەیە بهێنرێ و ببێتە زەمینەیەک لە بۆ دەرفەتێکی باشتر.